تەوەری سەرەکی کاتژمێر 12 لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز دژوار فایق ڕاوێژگاری باڵای سەرۆکی حکوومەت و نوێنەری هەرێم لە مادەی 140 کە لە دهۆکەوە لەگەڵما. بەڕێز دژوار سپاس کە لەگەڵ کوردستان 24 زۆر جار لەبارەی کێشەی جوتیارانی کورد و سنووری مادەی 140 قسەمان کردووە، بەڵام ئەم یاسایی کە دەرکراوە زیاتر لە 6 مانگی بەسەردا هێدەپەڕێت لە پەرلەمانی عێراقەوە. بۆچی تا ئێستا کار بەم یاسایە ناکرێت و جێبەجێ ناکرێت؟ ڕۆژتان باش، سپاس بەوە دەرفەتە، یعنی بەڕاستی پرسیارەکە لە جێی خۆیەتی و جەنابیشان ئاماژتان پێدا ئەو بڕیارانی لە بەرژەوندی کورد بێ جێبەجێ ناکرێ. من تۆزێ باگراوەندی ئەو بابەتە باز بکەم. ئەبوایە حکوومەتی عێراقی لە 2003وە هەرچی بڕیارێکی ڕژەی بەعسی پێشوو هەیە دژ بە بەرژەوەندەکانی خەڵکی عێراق بە کورد و تورکمان و عەرب کرد و ئاشووریەوە هەمواری بکردایە ڕەتی بکردایەتەوە. ئەگەر ئەوەی نەکرد ئەبوایە پەرلەمانی عێراقی یەکەم دانیشتنی 2005 بۆ ئەو بوایە هەرچی بڕیارە ناڕەوەکانی ڕژەی بەعسی ڕووخاو هەیە هەموار بکاتەوە ڕەت بکاتەوە. بەداخەو ئەوەی نەکرد ئەو کاتە لیژنەی مادەی 140 لە بەغدا چەندین داواکاری ئاراستی حکوومەتی عێراقی کرد لەژێر ئەو فشارە لەژێر فشار قیادی سیاسی کوردی لە بەغدا بە کۆڵێ بە سەرپەرشتی جەنابی سەرۆک بارزانی حکوومەتی عێراقی پرۆژە یاسایەکی نار 2014 بۆ پەرلەمانی عێراقی بۆ ئەوەی ئەم بڕیارانەی بەناو مەسکال سەورەی منحەل ڕەت بکاتەوە. ئەو کاتە نەیان کردەوە. ئێمە جارێکی تر لە دوای پێکهێنانی حکوومەتی جەنابی سوودانی داوامە لە حکوومەتی عێراقی کرد پرۆژە یاسایەکی تازە بنێرە بۆ پەرلەمان. حکوومەتی عێراقی پرۆژە یاسایەکی نارد بۆ ئێمە بۆ لیژنەی مادەی 140 بۆ دیراستکردنی وەکو پرۆژە یاسا وەکو هەنگاو باش بوو، بەڵام لە خاڵی دۆم ثانیەن ئەلئیستیثناءات ئەوەی ئەڵێ قەرەبۆی وەرگرتووە زەویەکەی پێ نادرێتەوە، ئەوەی کە دراوە بە وەزارەتی نەوت و وەزارەتی بەرگەری حیزامی ئەمنی و حیزامی نەفتیە پێیان نادرێتەوە، ئەوەی کە بۆ نەفعی عامە بە حساب پێیان نادرێتەوە. واتە ئەو بڕیارەش کۆمەڵی زەوی هەیە بۆ خاوەنە ئەسلەکەی ناگەڕێتەوە کە ئەمەش باش نییە. من لەگە بەرادرانی خۆمان لە بەغدا لە ماوەی ڕابردوو لە پەرلەمان و لە حکوومەتی عێراقی قسەم کرد، ئەوان ئەڵێن بەشێکی زۆری لەو ئەرزانە ئەگەڕێتەوە، وەڵام بەشەکەی هەر ناگەڕێتەوە. بەو بیانوانە من لە لێژنەکە باسی ئەوم کرد کە حیزامی ئەمنی و حیزامی نەفتی ڕژەی پێشوو ئەو بڕیاری داوە دێهاتەکانی چۆڵ کردو بە عەرەب و بە وزارەتەکانی داوە، ئێستا ئەو بیانوە نەماوەی بۆ خاوەنەکانی بگەڕێتەوە. ئەوەشی کە قەرەبۆ کراوە قەرەبۆکی کەم زۆرم لایەنە کراوە ئەبێ ئێستا قەرەبۆکەی زیاد بکرێ. ئەوەی کە بینای لەسەر دروست کراوە بۆ ئەو وزاراتانە ئەبێ قەرەبۆی ئەو جێگانە بکرێتەوە. ئەوەشی تا ئێستا دراوە بە وەزارەتەکانی سەر بە عێراق و یان بۆ نەفعی عامدان دراوە 30 ساڵە هیچی لەسەر نەکردو. ئەمە بە گۆڕی دیموگرافیایە نابێ بمێنێتەوە، ئەبێ بە خاوەنەکانیان بدرێ. دێمە سەر وەڵامی پرسیارەکەت بۆچی جێبەجێ ناکرێت. حکوومەتی عێراقی لیژنەی دروست کردووە، ئەبێ لە ماوەی 6 مانگ کۆتایی بەو کێشەیە بێ. لە ماوەی 6 مانگ ئەگاتە نزیکەی سەری ساڵ گوێم لێبوو لە چەند ڕۆژی ڕابردوو هەندێک سیاسی لە عێراقەڵێ جێبەجێکردنی ئەو بڕیارە ئەچێتە ساڵی تازەوە. بۆ ئەمە علاقی بە هەڵبژاردنەوەی ئەوان ئەزانن ئەمە مافی کوردە زەوێکیان داگیر کراوە، بەڵام یاریەکی هەڵبژاردنە بۆ ئەوەی ئەو عەرەبانی زەوێکانیان لێ دەسەندرێتەوە. ئەوان لەو حزبە سیاسیانە لەو لایەنە سیاسیانە ئەندامن پشتگیریانەکەن ئەگەر زەوی کورد کە حەقی خۆیەتی بگەڕێتەوە ڕەنگە ئەوان زەرەر بکەن. دوایی مێژووی ئەو 10 ساڵی عێراقی پیشانی ئێمادا هەر ئیشێک بۆ لیژنە و لیژنەکاری ئیهمالەکرێت، جێبەجێ ناکرێ، اینجا بە ئەنقەست بێ یان لەلایەنی هونەریەوە بێ. هیچ کێشێکی ئەسلی کێشەکە چییە؟ ئەگەر ئیجازەم بدەیت سیاسیە. بەڵام بۆچی بە سیاسی مامەڵە لەگەڵ ئەم بابەتانە دەکرێت کە پێیوەستن بە کوردەوە؟ کێ لە پشت ئەم یاریە سیاسیەوەیە؟ بەڵێ بە تێکڕای هەر ئەو بابەتە نییە، بابەتی مادەی 140 نییە بە تایبەتی. کۆمەڵێ مافی کورد هەیە زیاتر لە 55 مادەی دەستوری لە خۆیەگرێ. دەستور پرۆژەیەکی یاسایی دەستوری بۆی داناوە، عێراقەکان دەنگیان پێداوە، ئەوان جێبەجێ ناکەن، ئەوەی مافی کوردە جێبەجێ ناکرێت. بڕواب کە ئەو بڕیارە لە مەسلحەتی کورد نەبووە، مادەی 140 لە مەسلحەتی کورد نەبووە، 2005 جێبەجێ بوو. جێبەجێ نەکردنەکەشی بە دەرەجە یەکەم بۆەوە ئەگەڕێتەوە
ئەوان بڕواان بە حکمی دیکتاتۆری مرکزیە بڕواان بە فدرالی و بە دەستور و بە پێکەوە ژیان و بە شەراکەت و بە شەراکەتی کورد و بۆ جۆرەشتانە نییە. ئەوان بۆ ئەمە جێبەجێ ناکەن دەسەڵاتداری عێراقی لە بەغدا چ حزبە سیاسی گەورەکان چ ئەوانی ناو پەرلەمان و حکوومەتە لەژێر تەسیراتی فکری شۆفینی عەرەبین ئەوان ئەزان ئەمە مافی کووردە بەزڵێن ئەگەمە جێبەجێ بکرێ کوردەکان دێنەوە شوێنەکانی خۆیان ئەمە مەوازینی قیوا بەڵانسی هێز لە کەرکک و ناوچەکانی ترە گۆڕێ ئەمە واکە لە داهاتوو لە ڕێفراندۆمەکە کەرکک و ناوچەکانی تری مادی سەوچ لە خانەقینی و مندەلی تاک و شنگار و شێخان بگەڕێتەوە سەر کوردستان ئەوان ئەزان حەقە یاساییە قانونیە مێژوویە دیکۆمنتی زۆر هەیە بەڵگەی زۆر هەیە لەسەر حەقیانەتی کورد لەسەر ئەو بابەتانە بەڵام ئەوان یاری بە تەرازوی هێزەکەن هەر وەختێک تەرازوی هێز لە بەرژەوەندی ئەوان بێ ئەوان کۆسب دروستەکە یەک لە کۆسب دروستکردانە دەستیکردن و دروستکردنی لیژنەیە اینجا ئەمە هۆی سەرێکی ئەوەیە کە ئەوان ئەمیشاکەن جاران ڕژێمی عێراقی ڕژەمێکی دیکتاتۆری تاکڕە بوو پێش 2003 ئێستا لە پەرلەمانی عێراقی لە حکوومەتی عێراقی بە سیستەمی دیکتاتۆریەتی زۆرینە بەڕێواتچێ عەرەب زۆرینەن شیعە زۆرینەن ئەوانەی لە بەرژەوەندی خۆیان بە بڕیاری لەسەردەن ئەوانی لە بەرژەوەندی کورد و تورکمان و لایەنەکانی تر بێ ئەوان دەستیەکەن. باشە بەڕێز دژوار و کاماژت پێکردە بۆی مادەی 140 تا ئێستا جێبەجێ بکرێبا بەڵام ئەبینین ڕێگری لە جێبەجێکردنی یاسایەکیش دەکرێت کە لە پەرلەمانەوە دەنگی لەسەر درراوە کەواتە ئەمە شەرعیەت لە عراق ناباتە ژێر پرسیارەوە کەواتە دامەزراوە شەرعیەکانی عراقیش هیچ ڕەوایەتێکیان نامێنێت لە کاتێکدا تۆ کار بە یاساکانی پسەندکراو لە پەرلەمانیش نەکەیت کەواتە کوورد دەبێت چی بکات؟ نەئەکی دوایە شەرعیەت لە عێراق بە ئارەزوی خۆیانە جارە یان گوت یاسا لاستیکە بە کەیفی خۆیان ڕایە کێشە بۆ بەرژەوەندی خۆیان یعنی بەڕاستی شەرعیەت چییە؟ دەستور باڵاترین بابەتە مادە دەستوریەکان باڵاترینن لە ڕووی یاسایەوە لە عێراق نابێ هیچ بڕیارێک لە پەرلەمانی عێراقی دەرچێت دژی یاسا بێ یا دژی دەستور بێ نابێ هیچ بڕیارێک لە حکوومەتی عێراقی دەرچێت دژی دەستور بێ ئێمە کۆمەڵێ مافمانی لە دەستور دیاری کراوە لە ئەرشیف دانراوە جێبەجێ ناکەن پەرلەمانی عێراقی خۆی دێت کۆمەڵە بڕیارێکەدا بەڵام ئەوەی کە لە بەرژەوەندی خۆیان نەبێ دەستی بۆکەن ئەمەش مەسئولەتی ئەخلاقیە شەرعیەتی پەرلەمانی عێراقی شەرعیەتی یاسای عێراقی یاسای حکوومەتی عێراقی خاتە ژێر پرسیارەوە خۆ چاودێرانی ناوە دەرەوە زۆر باش ئەزانن کە حکوومەتی عێراقی کار بۆچی ئەکاتن حکوومەتێکی ئۆکۆڵی حکوومەتی هەموو عێراقەکان نییە فەرق و جیاوازەکە فەرمەوەتە بابەتی موچە لە هیچ وڵاتێک نەبووە موچە لە 2014 تاکو 2005 چارەسەر نەکرێ بە بیانی بوونی کۆمەڵی بابەتی هوەری نەک سیاسی و یاسایی کاکەگە بابەتی هوەری بێ یاسایی بێ سیاسی بێ خۆ لە 14 ساڵ ئەتوانێت جێبەجێ بکرێ ئەگە ئەو نیازە هەبێ اینجا ئەو نیاز پاکیە بەداخەوە لای دەسەڵاتدارانی عێراقی نییە بۆیە متمانەی لە نێو بردووە ئێمە متمانەمان بە بڕیارەکانی عێراقی نیە دەستمان لەسەر دڵمانە هەتاکە ئەو بڕیارە جێبەجێ نەبێ چونکە بڕیارەکەش دەرەچێ کۆمەڵە شێر و ڕێوی بۆ ئێهێننەوە وەکو خۆی جێبەجێ نابێ ئەڵێ ترید غەزال ئوخذ ئەرنەب ترید ئەرنەب ئوخذ ئەرنەب واتە ئەوەی ئەوان ئەیانەوێ ئەومان پێدەن کە ئەمەش زوڵمێکی گەورەیە دیموکراتیەت و فدرالیەت و دەستور و پێکەوەژیان هەموو خاتە ژێر پرسیارەوە باشە کەواتە چارەنووسی و 350,000 دۆنم زەوی کورد و تورکمان وهروەها جوتیارانی کوردوانەی کە ناتوان بگەڕێنەوە سەر مڵکوماڵی خۆیان چی لێدێ ئەم لیژنانی کە پێکێنراون کاریان چییە ئەتوانن چی بکەن بۆچی تەنانەت لیژنەکانیش وەڵام دەری ئەو بەرپرسیارەتە نین کاخرێتە ئەستۆیان خۆی یەک نیازێکەیە لە لای دەسەڵاتداریان دەستڕۆشتوی بەغدا کە زۆربیان لەژێر تەسیراتی بیری توندی شۆفینی عەرەبی و مەرکەزیەت و دیکتاتۆرین ئەوان دەستیەکەن و بە بەیان و یاری بەکاتەکەن دۆمیش کە لیژنە دروستە بێ ئەو لیژنەیەش بە قەست بێ یا بە قەست نەبێ کۆبوونەوە کتاب و ناکتابکم ئیشەکە ئۆکۆڵێ درێژە ئەکێشێ ئێستا گەوان بێن ئەو بڕیارەی کە لە پەرلەمان دراوە سەرڕا ئیستثناءات بەشێکی زۆر ئەرز زەوی بۆ جوتیارەکان نەگەڕێتەوە گەهزار لیژنەش دروست بکرێ شتەکە زۆر ڕوون وازەح یانی مەجاری مناقەشەیان نییە بەس ئەوان نیازیان وای بیخەنە دوای هەڵبژاردنەکان بیخەنە پەرلەمانی تازەی عێراقی حکوومەتی تازەی عێراقی بە خەیاڵی ئەوەی تەرازوی هێز بگۆڕدرێ
بەشێکی زۆری کە لەوەی بڕیاریشی لەسەر درراوە جێبەجێ نەکرێ یعنی خەتەرەکە لەمەیە ئەگینا ئەوەی کە ئێستا هەیە حکوومەت پەرلەمانی عێراقی بڕیاری دۆر کردووە هەرچە من تێبینیم هەیە کۆمەڵی خاڵ هەیە زەویەکان ناگەڕێتەوە بۆ کورد بەڵام بەشێکی هەر ئەگەڕێتەوە ئێستا ئەوان یاری هەڵبژاردنە نایەنەوێت لە پێش هەڵبژاردن ئەم ئیشە بکرێ بۆی دەنگەکانیان نەسووتێ لە دوای هەڵبژاردنیش گرە و لەسەر بارودۆخی ناوچەکەکەن لەسەر تەرازوی هێزەکەن لەسەر خەریتەی سیاسی پەرلەمان و حکوومەتی داهاتوی عێراقەکەن ئەگەر ئەوان بەهێزتر بن بڕوا بکە بە دووری مەزان لە پەرلەمانی عێراقی هەموار بکرێتەوە هەر ئەو فکرەی لە پێش ڕژەمی بەعەس هەبووە لە دوای 2023 هەر ماوە کە ئەو مافانە بە کورد نەدرێتەوە بڵێ ئەمە ئەمری واقع و تازە کۆتایی پێ هاتۆ چکە زۆر جۆمان لێبێ ئەو زەویانە تازە بڕیاری لەسەر درراوە 30 ساڵە خەڵکی تری لەسرە ناکرێ شەڕ دروست لە هەڵبژاردنەکان لە کەرکووک لە پێکەنانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کۆمەڵی بابەتی تر ئەوان دەڵێن وەڵا ناکرێ ئەمە کێشە دروستەکە فیتنە دروستەکە بۆ فیتنە دروستە ئەو فیتنەکەتان دروست کردووە بە پێچەوانەوە ئەگە جێبەجێ نەکرێت کێشە دروستە بێ جێبەجێ نەکرێت فیتنە دروستە بێت چکە حەقێکە زەوت کراوە مەسئولەتی ئەخلاقی عێراقا هی پەرلەمانە هی خێرخوازەکانە هی لایەنە سیاسیەکانە کە بێن کۆتایی بەم کێشە بێنن ئەو فەلسفەی پرینسیپەی پێکەوە ژیانی نێوان پێکهاتەکان لە کەرکووک و شارەکانی تری مادەی 140 لەوە دروستە بێ پێکەوە ژیان کە ئاشتی دروستەکە ئەوەی کێشانە چارەسەر بکرێ کێشەکان چارەسەر نەکرەوە پرۆسی سیاسی لە عێراق تووشی کێشە بووە بڕوا کەگە مادەی 140 و ئەو مەوزوعی زەوی زارە و مەوزوعی گۆڕین دیموگرافیا و تعریبە چارەسەر نەکرێ پرۆسی سیاسی عێراقی قەت باش نابێ وەڕاستەوە خۆ تەأسیر لەسەر ئابووری عێراقی هەیە لەسەر ئەمنی عێراقی هەیە لەسەر لایەنی دەرونی کۆمەڵاتی خەڵکی هەموو عێراقشێت تەنها لەسەر کورد نییە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دژوار فایق ڕاوێژکاری باڵای سەرۆکی حکوومەت و نوێنەری هەرێم لە مادەی 140 لە دهۆکەوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس.